بۆچی جوتیارانی بەسرا ناسناوی الخبزیان بە بێگەر تاڵەبانی بەخشی دوای ئەوەی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان بڕیاریدا بە قەدەغەکردنی هاوردەی تەماتە ئەو بڕیارە وای کرد جوتیارانی بەسرا ناسناوی الخبز بە بێگەر تاڵەبانی ببەخشن بەڵام دەزانن الخبز یعنی چی با من پێتان بڵێم ئەمە چیرۆکێکە لە توراس یاخود لە کللتوری عەرەبی عێراقیدا بەو شێوازە هاتووە کە کاتی خۆی ژنێکی پیر لە یەکێک لە دێهاتەکان بەیانیان زووەستاوە تەنورەکەی گەرم کردووە و کولێرە و نانی گەرمی بە تەنورەکەی داداوە و بەسەر دانیشتوانی گوندەکەدا بەبێت جیاوازیدا بەشی کردووە واتە تەنها بۆ منداڵەکانی خۆینا بۆ خەڵکی ئاواییەکە هەر هەمووی ڕۆژێک ڕێبوارێک خڕی دەکەوێتە ئەو گوندە زۆر تینی و زۆر برسی دەبێت لا دەدات بۆ لای ژنەکە ئەویش نان و ئاوی پێدات و بۆی بەماز دەکات و ڕێبوارەکە تێر دەکات لە بەرامبەردا ڕێبوارەکە دەستی نزابەرز دەکاتەوە و دوعا بۆ ئەو ژنە پیرە دەکات پاش چەند ساڵێک ساڵ دێت و دەڕوا بەهۆی کەمبارانی و بێبارانیەوە ئەو گوندە تووشی وشکە ساڵی و کەمی بەرهەم دەبێتەوە بەڵام ماڵی ئەو ژنە کە دەست و دڵی کراوەیە بۆ خەڵکی گوندەکە و ڕێبواران بەردەوام گەنمی تێدایە و بەردەوام کولێرە بە تەنورەوە دەدات و دەیدات بە خەڵکەکە و لێی نابڕێ هەرچەندە هەموو ماڵەکان بێنان و بێ کولێرە دەمێننەوە بەڵام ماڵی ئەو ژنە بەردەوام پڕە لە گەنم و ئەوانیش پێیان وایە نزا و پارانەوەی ئەو ڕێبوارەی کە دوعای بۆ ژنەکە کردووە قبول بووە بۆیە ئەمڕۆ جوتیارانی بەسرا ئەو ناسناوەیان بە بێگەر تاڵەبانی بەخشیوە لە بەرامبەر چی لە بەرامبەر ئەو بڕیارەی کە داوێتی بۆ قەدەغەکردنی هاوردەکردنی تەماتە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوە ئێستا وەرزی پێگەشتنی بەرهەمی تەماتێ و ئەگەر ئەو قەدەغەیە نەکرێت جوتیاران لە بەسرا ڕەنج بە خەسار دەبن.